بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێ بێم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز کاک سەرکەوت پێنجوێنی کابڕێزیان شارەزا لە بواری تەکنەلۆژیای سەردەمن قسە و باسەکەین لەسەر پێشکەوتنە تەکنەلۆژیەکان و کاریگەری لەسەر کۆمەلگا. کاک سەرکەوت سوپاس بۆ ئامادەبوونت بەخێربێی. سپاسی لطف دەکەم، زۆر خۆشحاڵم لە دیداری ئێوەدا. زۆر سپاس. ئێمە شەر بەها کاک سەرکەوتگان. کاک سەرکەوت پێم خۆشە سەرەتایی پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم بزانم پێشکەوتنە تەکنەلۆژیەکان تا چەند کاریگەری لەسەر کۆمەڵگا کردووە؟ لەم دەیانەی کۆتایی بە حکمی ئەوەی کە تەکنەلۆژیا زۆر پێشکەوت و تەقینەوەیەکی گەورەی بەرپا کرد، یانی تەقینەوەیەکی گەورە هاتە ئاراوە لە دنیای تەکنەلۆژیا. ژیانی کۆمەلگای زۆر کۆڕی، یعنی ئەوەی کە پێوترێ بابەتی ئینتەرتەینمنت کات بەسەر بن تۆ لاپتۆپە، کۆمپیوتەرە، پیسیە، فلاتە، مۆبایلە، ئەمانە مرۆڤیان زۆر سەرقاڵ کرد و ئەتوانم بڵێم بەشێکی زۆری سەرقاڵێکە تەرفیهیە، ینی مرۆڤ بەداخەوە ینی لە کۆمەلگای ئێمە هەز خەڵک زۆر زیاتر ئەم ئامێرانە بۆ کاتبەسەر لە کاتێکا لە وڵاتانی پێشکەوتووە بۆ بەڕێوەبردنی کاروبار و بزنس بەکارێت. ئێستا کۆمەڵگەی ئێمە کە ئێستا ئەم زیرەکی دەستکردەش هاتووە و خۆی سەپانووە هێشتاکو لە سەرەتاکانە، هێشتا پریشەکەی بەر ئێمە نەکەوتووە، چونکە ئێمە زۆر کارگە و زۆر دامەزراوەی گەورەمان نییە، بەڵام لە ئایندەیە لە ئایندەیەکی نزیکە ئەتوانم بڵێم پریشکەکەی بۆ نوعا بێت، ئەگەر کەسی شارەزایی لەو بوارانە نەبێت، بێکارە بێت، بەرەمەند نابێت لەو ئیش و کارانی کە هەیە و سوودمەند نابێت و ناتوانێت بچێتە ناو ئەو دنیای دیجیتاڵە و دەرفەتێکی زۆری کاری لەدەست ئەچێت، چونکە تۆ لە کۆمەڵگەیەکی دیجیتاڵیە نەچیتە ناو دنیای دیجیتاڵ ناتوانانی مامەڵە لەگەڵ کەرەسەکانی دیجیتاڵە بکەیت. لەبەرەوە ئێستا ئەوەی کە ئیسە هەیە تا ئێستا باشە، ینی ئەو داهێنانانە ئەو ئامێرانە کە هاتوون تا ڕادەیە خەڵ لەگەڵ یاکانگیر و گونجاوە، بەڵام بۆ ئایندە قورسە مامەڵەکردن لەگەڵ ئەو تەکنۆلۆژیا کە بۆ خێراییەتە ناومان ئیستیعاب ناکرێت، قورسە ئیستیعابی کەیت. باشە، بزانم ئێمە چۆن بتوانین سوود لەو پێشکەوتنە بەوت بگرین، بۆ نمونەی کە باست کرد کە وردە وردە ئەم زانیاریانە ژەیەنە هەرێمی کوردستان و ئێمە ژوەکو کورد دەتوانین کاری لەسەر بکەین و خۆمان فێر بکەین، بزانین ئێمە توانین چۆن سوودی لێ بگرین؟ سوود وەرگرتنەکە لە چەند لایەکەوەیە. یەکەم لە بواری پەروەردە و فێرکردنە، ئەبێ ئەم باس و خوازی ئەم تەکنۆلۆژیە بچێتە ناو دووتەی پرۆگرامەوە، بچێتە دووتەی منهەجی سەرەتایی تا زانکۆ پەیمانگاکان، بۆ لەبەرەوەی ناکرێت تۆ کەسێک کە نامۆیە بەم تەکنۆلۆژیا تۆی یەکسەر بێی لە تەمەنێکی گەورەیە ئەمەی بخەیتە بەرز تۆ بێ ئەمە بزانیت. ئەبێ چۆنوەکو ئێمە کاتی خۆی زمانی ئینگلیزی لە مناڵیەوە ئەمان خوێن کاتێککە گەورە بووین نامۆ نەبوو لامان زمانی عەرەبی، ئەبێمە لە دووتۆی پرۆگرامی خوێندنە بابەتی ئەم زیرەکی دەستکرد و ئەم تەکنۆلۆژیایە بکرێ بە مەنهەج، بەشتەکە لەگە مناڵانمانە گەورە بێت. بەڵێ ئەبێ مەنهەج بێت، ینی تەواو بابەتەکە خۆی سەپانوو لە هەموو دنیا. بۆ ئەمەش ئێمە وەکو ئەکادیمیای زیرەکی دەستکرد خەریکی دانانی پرۆگرامین، هەرچەندە ئێمە ڕێکخراوێکی سەربەخۆین، هیچ هاوکاریەکمان نییە لە هیچ شوێنێکەوە، خۆمانین و بۆ خاکی خۆمان ئیشەکەین، پێویستمان بە هیچ شوێنیە خۆمان ئیشی خۆمانەکەین، چونکە زانیارێکە و تواناکەمان هەیە و دەستەی بەڕێوەبردنمان خەڵکی لێ هاتوون کەسانی پسپۆڕن. ئەمە وتمان ئێمە ئیستا خەریکی منهەجەکەین دایانی، ئەمە گرنگە چونکە دوایی لەسەر ئەو منهەجە نەوەیەکی دیجیتاڵی نەوەیەکی AI دروستەکەین. خاڵی دۆم گرنگکە ئەویش ئەکادیمیا، ئێمە پێویستە چەندین ئەکادیمیایی پێشکەوتومان هەبێ کە نەوەکان گۆشکە بەو چەمکانە، بۆ چونکە ئێستا تۆ سەیری وڵاتێک کە ئێمە زۆرجار لەوانەیە بڵین ئەوە ئێران وڵاتێکی دواکەوت و دابڕاومانە، بەڵام وەرە بەس بزانە لە ئێرانە چەند ئەکادیمیا هەیە، من نەچوومەتە ئێران بەس ئەزانم ئاگام لێە، وەرە لە تورکیا، وەرە لە وڵاتانەی دووربن، ینی پڕە لە ئەکادیمیا لە هەموو بارەکە، ئەکادیمی میوزیکەیە، ئەکادیمیای کشتتوکاڵی هەیە، ئەکادیمیا زۆر گرنگە، ئەکادیمیا ینی فێرگا، ئەکادیمیا گرنگەکەی لە چیایە؟ ئەکادیمیا ئیشێکی 4 ساڵی زانکۆ بە نۆمانگ بۆکە، ینی ئەو منهەجە چڕەکاتەوە
زۆر بە خێرایی تۆ ئامادە ئەکات زانستێک فێرەکات ئەمە زۆر گرنگە. ئێمە ئەکادیمیا ئەوەی هەیە هەمووی ئەو هینانەمان هەیە کە وانەی بەهێزکردن لە هاوینانە ئەڵێنەوە بە ئەینەکو ئەکادیمیایی هەتا ئەکادیمیای سیاسی زۆر بەهێزمان نییە کە سبینێم ئەکادیمیایەکی وا بێ کە خەڵکی شارەزای تیا بێ بتوانێت چێ دانوستانکات تۆ دانوستان لەگەڵ بەغاکەی خەڵکی شارەزاو نییە چۆ ئەکادیمیایەکی دانوستانە نییە. تۆ باسی کشتتوکاڵەکەی ئەکادیمیای کشتتوکاڵی نییە ئەمانە گرنگە. ئەشەد و ئەکادیمیایەکمانەی ئەکادیمیای کوردی لەسەر زمانی شەکە لەسەر ئەدەب زۆر گرنگە. ئەوەش درێژکراوەی کۆڕی زانیاری کووردە ئەمە زۆر گرنگە چۆ بابێ ئێمە ئەکادیمیامان هەبێ لە هەموو بوارەکانە پێویست. بەڵێ وتمان یەکەم دانانی منهاج لە دانانی پرۆگرام لە دووتۆی پرۆسی خوێندن، دوم بوونی ئەکادیمیا، سێەم کە زۆر گرنگە حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەت یارێم بۆ ئەبێ لە میدیاوە لە حکوومەتەوە یعنی ئاڕاستی خەڵک بکرێ خەڵک و شار بکرێتەوە کە ئەم تەکنۆلۆژیە هاتووە فەرموو ئەبێ کۆنفرانس بکرێ ئەبێ دیدار بکرێ ئەبێت کتێب لە سەروانە چاپ بکرێ خەڵک بنێرێتە دەرەوە یعنی بۆ نمەوە وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری کەسانی پسپۆرت بنێرن دەرەوە کادر دروستکەین. ئێمە کادری ئایمان نییە کادری زیرەکی دەستکردمان نییە ئەوەی هەیە خەڵک بە جوودی خۆی بە توانای خۆی و بە هەوڵی خۆی دروستی کردووە. تۆ پرۆژەیەکە بۆ حکوومەت یاریێم وەزارەتی خوێنی باڵا تواناسازی ئەوەی کە خەڵکیان نەر بۆ ماسەر و دکتۆرە بۆ پارە سەرفەکەم خەڵک بنێرم لە بوارەکانی ترا کە چەندین کادرێ هەیە چەندین دکتۆرەمە ئەمجارە چەند کەسێکە نێرم 20-40 کەس ئەنێرم بابێن ماسەر و دکتۆرە لە ئەی بێن و بێنەوە خزمەتکەن لە ئەکادیمیەکانە لە زانکۆکانە. ئەم تەکنۆلۆژیا ئەم بواری ئایە هەموو کایە معریفی و بوارەکانی ژیانی گرتوتەوە ناتوانانی لێ ڕاکەی وەکو شەمە نەفەرەکە وایە گەر لەگەڵیان نەبیت لە دوا فارگۆنی شار خۆت نەخەیتە ناوی بەجێمێنی وەکو چۆن ئاڵیان و عولەما بێت لە دوا فارگۆ نابی. ئەمیش وایە بۆ ئێمەی کورد لە هەنگاوەکانمان بۆ ئەوەیە کە کیانێ دروستکەین بین بە خاونکیانێک دەوڵەتێکمانە بێت کەواتە زیرەکی دەستکردی بەشێکە لەو دروستنی و دەوڵەتە بۆ لەبەرەوەی زیرەکی دەستکرد نەوەیەکی وشار نەوەیەکی دیجیتالی نەوەیەکی کارامە دروستەکە کە بارگاوی کراوە بە ئایتی ئەمە گرنگە. باش بۆ ڕێگانە ئێمە ئەتوانین. باش بزانم باسیەوە کرد کە ئەکادیمیای زیرەکی دەستکرد و گرافیک دیزاین ئەم ئەکادیمیەتانەیە بزانم پێم خۆشە باسێکم بۆ بکەی بزانم لە ساڵی چەند دامەزراوە بیرۆکەی دروستبوونی ئەم ئەکادیمیایە بۆ کێ گەڕێتەوە چەند ئەندامتان هەیە؟ بەڵێ ئێمە ساڵی 2002 بەڵێ بۆ یەکەم جار لە کوردستان بۆ خزمەتی گەلەکەمان و پاشکردنی زانیاری و معریفە لە بواری ئایتی ڕێکخراوی ئینتەرنێت و کۆمپیوتەری کوردستانمان دروست کرد KICO. ئەو ڕێکخراوەمان لە ماوەی ڕابردووە 354 خول و کۆرس و وەرکشۆپی کردوتەوە لێر لە هەموو ناوچەکانی کوردستان لە گوندەکانیش. ئێمە دوو گۆڤارمان دەرکردووە ئێمە توانیمانە 50 کتێب چاپ بکەین. باشە کتێب و گۆڤارەکە تایبەتە بە بواری تەکنەلۆژیا و ئایتی لەوە دەرنەچووە. باشە بەڵێ کتێبەکان تایبەت بۆ وێبسایت بە گرافیک دیزاین بە مۆنتاژ بە ئەنیمەیشن بابەتی ئۆتۆکاد ئەندازیاری کۆمپانی ئۆتۆدیسک بابەتی پرۆگرام سازی وەکو ڤیژۆڵ بیسک و ڤیژۆڵ ستۆدیۆ یعنی کتێبەکان زۆر بەشی فێرکاریە لەگەڵا بۆیە بەرنامەکانی لەگەڵا بووە. اینجا لە یوتیوبیشا کۆمەڵی فێرکاریمان هەیە بەرنامان دروست کردووە فۆنتمان دروست کردووە کادری باشمان پێگەیاندووە. ئەمڕۆ ئێمە ماڵۆیەک خەرمانێک کادری زۆر کارامە و لێهاتوومان هەیە کە خسووانتە ناو کۆمەلگاوە بەزێکیان ماسەر و دکتۆراشیان هێناوە لە زانکۆکان و لە شوێنە ئەکادیمیەکان خزمەتەکەن. بەڕاستی ئەوەی ئێمە کردومانە بۆ پارە نەمان کردەوە چکە ئێمە خۆبەخشین ڕێکخراوی خۆبەخشین بۆ ئەوە کردومانە کە بۆ ئەم نیشتیمانە ئەم خاکە جوانە ئێمە دوای ئەوم قوربانیە بۆچی بەهرەمەند نەبێت لەم تەکنەلۆژیایە زۆر ڕاستە بەردەوامین پێشمەرگانە ئێمە ئیشەکەین دەستان خۆش پێشمەرگەی کوردستانین
بە زانستی خزمەتی خاک وڵاتەکەی. باش باسیەوت کە لە ساڵی 2002 ئێوە ئەم ڕێکخراوەتان دامەزراندووە بزانم لەو سەردەمە بیرۆکەکە چۆن بوو بۆ نمونە لە ساڵی 2002 ئەوە هیچ ئینتەرنێت هەر مثلەن زۆر کەم بووە نایەک سنتەر و هەنێ بابەت ئەو ئینتەرنێتیان هەبوو کۆمپیوتەر ئەوانەی کە مەسەلەن ئیشیان پێ بوو بێ کەسەکە لە بوارەکەیە بوو هەر کۆمپیوتەری هەبوو بزانم ئەو بیرۆکەی چۆن گەڵاڵە بوو لای ئێوە مەسەن بە دروستکردنی ئەم سنتەرە و ئەم بابەتانە. هەنگاوی یەکەم ئەوە بوو هەنگاوەکە میدیایی بوو یەکەم جار باشە ئێمە سێرمان کرد لە هەموو بوارە جیاوازەکانە لە کوردستان ینی تۆ لە گەرمیانەوە بیگرە تا زاخۆ لەو ساڵانەیە گۆڤارێکی زۆر ڕۆژنامەیەکی زۆر دەرەچوو سێرمان کرد هەموو کایەکان گۆڤاری کشت و کاڵەیە گۆڤاری فەلەناسیە گۆڤاری زانستیە گۆڤاری ئەدەبیە هەمووی هەبوو سەرمان کرد ئەوەی خیابە ئەوەی شاراوە بوو ئەوی ون بوو بابەتی ئایتی بوو ئەوە بوو ڕۆژنامەیەکمان دەکرد بناوی ئینتەرنێت لەگەڵ هاوڵانمان نەوتمان باشە ئێمە ڕۆژنامێکمانەیە بۆچی زنجیرە کتێبێنەکەین کتێبیشمان کرد ئەمە ساڵی 2001 نەک دووشی هەر لە 2000 سەرەتای 2002 هێشتا مانگی یەک بوو من بە گۆڤارێکیشمانە بێ گۆڤارێکمان دەکرد لەو کاتە ئیتر بیرۆکەیمان بووە باشە ئێمەەوە گۆڤارمان هەیە ڕۆژنامەمان هەیە خولیشمان هەبوو ئەرەو کاتە خودی ئایتیمانە بوو ماشە بۆ ڕێکخراویشمان دەبێت وڵا بە هاوبەشی لەگەڵ ئەو هاوڕێیانە کە ئەندامەکانمان ئێمە لێرە و لە هەولێر و لە دووەکیش یعنی ئێمە جیاوازیمان نەکردووە چونکە تاکێکی هەموو ناوچەکان لا ئێمە یەکە پیرۆزە باشە بە هاوکاری هەموو هاوڕێیان ڕێکخراوێکمان دروست کرد بە ناوی ڕێکخراوی ئینتەرنێت و کۆمپیوتەری کوردستان چالاکیمان کرد تا ئێستاش هەر ڕێکخراوەکەمان بەردەوامە 2023 ئیتر ئەوە بوو کە هات تازە بابەتی AI و زیرەکی دەستکرد هاتە ناو ئارا خەڵ نەیەزانی وتمان بە لەمەش ئێمە پێشەنگ بین بۆ خزمەتی گەلەکەمان ئەوە بوو ئەو ئەکادیمیامان دروست کرد یەکەم خولمان پراکتیکی بوو ئەمە قورسە ئەی تۆ شتێک تازە هاتوو تۆ بە پراکتیکی خوول بکەیتەوە 50-60 کەس زانی بە لاپتۆپ فێری ئایان بکەیت لە هەموو بوارەکانە بەرنامەکانیان بیتێ ئەمە گرنگ بوو دەستپێکی و سەرکەوتنێکی گەورە بۆ ئێمە زۆر دەستخۆشیمان بووە ئیتر لە دوایەوە هەر خەریک بووین ئیتر سیمینارمان کرد وەرکشۆپمان کردووە کۆرسمان کردووە گروپی باشمانەیە ئێمە ڕۆژانەکان ئەڵێنەوە وەڵاوانەکان بەعام زۆر بمان ئەتوانی بینێڵێنەوە بە تایبەتی من کێشەم نییە ینی ئایتی بێ AI بێ گرافیک دیزاین بێ دەمێکە منەوەناڵێمەوە من منهەج و کتێب و کەتەلۆگی تایبەتیشمێ بووانە باشە کاک سەرکەوتۆ خۆت ئەوەندەی بزان بەشی میدیا تاوا کرد چۆن زانیاریت هەیە لەسەر بابەتی ئایتیەر چۆن ئایتی و میدیا شتێکە نەها مثلەن نزیکایەتێکیان هەیە بەڵام لە کاتی خوێندن و ئەو بابەتانەیە زۆر گرنگی پێ نەدراوەی بابەت ینی بابەتەکان زیاتر میدیاین کە گرنگی پێدرێن تۆ چۆن مثلەن خۆت فێر کرد هەر لە خۆل و دەورات تا بوو یا لە چیا حەزت لێ بوو من ئەو کاتی ئێمە بەشی کۆمپیوتەر نەبوو من زۆر هەر لە مناڵیەوە حەزم بەشی کۆمپیوتەر بووە ئەو کاتە طبعاً هیچ فێرگە و ئەکادیمیاک نەبوو بەڵام ڕێکخراوێکی هۆڵندی هاتن بۆ ئێرە ماوەیەکمانەوە دوو خولی گەورەیان کردەوە یەکیان ئەنیمەیشن باشە یەکیان گرافیک دیزاین ئەنیمەیشنەکە مۆنتاجێکی تیا بوو دروستکردنی ئینفۆگرافیکی تیا بوو زۆر شتی تیا بوو سردی ماکسوانە من لەو دوو خولە بەشداریم کرد بەڵام شتێکی زۆر سێرم بینی یعنی من لە خولی دووەمیانە کە گرافیک دیزاین بوو مامۆستاکەمان ئافرەتێ بوو ناوی یانی بوو هۆڵندی بوو شتێکی و زۆر کاری تێکردم یعنی بەڕاستی ئیسش ئەو قسەی لای هاوڕەکان مەکەم وتیەوە شانستانەیە وتی ئێمە لە هۆڵندا عەرزەکەمان هەوکو لیتە وایە هەمووی ئاو لیتەیە خۆڵەکڕین ئێوە نەوت و غاستان هەیە و ئەو عەرزە جوانەتانەیە بۆ پێشکەوتونی منیش دایم بیرەکەمەوە هەوڵین ئەنم باشە ئەم سروشتە جوانە ئەم خەڵکە جوانە ئەم هەموو خەباتە جوانە ئەم هەموو شۆڕشە جوانە بۆ ئێمە پێشکەوتو نەبین یعنی بۆ ئەبی ئێمە چاوەڕی دەستی وڵاتان کەین ئەی با ئێمەش تەواو بڕوا بکە کەسی زیرەکمان هەیە تەمەنی کەمە پێش زەمەنی خۆی کەوتووە من دایم مەڵێم ئینسان ئەو کاتە توانێت خزمەتکە پێش زەمەنی خۆی بکەوێت ینی
ئەو باگراوندی کە هەیەی هی تەمەنی ئەو نییە گرنگە بەتەکید وایە من خۆم وا بووم یانی لە 5 ساڵیە بڕاب کە لە 5 ساڵیە عەرەبیم خوێندەوە نووسی ینی بۆچی ینی بەدەست خۆتە ژیان خۆتی من ئەو کاتێک کە بووم بە سەرۆکی ڕێکخراو بچووکترین سەرۆکی ڕێکخراو بووم لە کوردستانە بۆچی تۆ خۆتی بچووکترین سەرنووسەری گۆڤار بووم ینی گۆڤار شتەکان ئایتیشە قورسە بۆ کاتەش قورسە ئێمە هەر بەردەوازە بوو باش بزانم کاک سەرکەوت باسی ئەوت کرد کە گۆڤارتان هەبوو و زنجیرە کتێب و ڕۆژنامەتان هەبوو ئەمانە کە باسەکرێ پێویستی بە بابەتە پێویستی بە بابەتی بە پێز و باشە بۆ ئەوی تۆ بیکەیتە ناو گۆڤارەکەت و مەسەلەن بیخەیتە بەردەم دیدی خوێنەر بزانم کێ بوون ئەو کەسانی یاخود لە ئێستا ئەگەر بەردەوام بێکێن ئەو کەسانی کە مەسەلەن پشت بە بابەتەکانیان ئەبەستن هەر ئەو کەسان کە ئێوە خۆتان لەناو ڕێکخراوەکەتانان یاخود کەسی دەرەوەی ڕێکخراوەکەش ئەتوانێ مثەن بابەت بنێرێ بۆ گۆڤار و بۆ ئیشەکانتان کاری ئەمە بێسنوورە ینی هیچ یاسایەکە ڕێگریەک نەبووە بەڵێ هەموو کەس توانیوێتی بەڵام یەکش زۆر گرنگ بۆ لای ئێمە نووسینەکانیش پراکتیکی بوو لای ئێمە چۆن مەسەلەن بۆ نمونە زۆر پشتمان بە وەریێڕان نەبەستووە لە کتێبەکانیشە لە گۆڤارەکان مەسەلەن بۆ نمونە کەسێک هاتووە توێتی من باسی گوگڵەکەم سێرچی گوگڵ تومانە ئێمە ئەومان ناوێت تۆ باسی مێژۆکەیکەی زۆر گرنگ نییە بە دوو دێڕ باسیکە ئەومانەوێت تۆ چۆن لە گوگڵە بە ڤۆیس بە وێنە بە تێکست سێرچەکەی ئەمە گرنگە ئەمانەیە پراکتیکەکە بین بە خەڵک هەر پراکتیکی بووین ئێمە ئیستەش سە لە خولەکانی ئایشە هەلە کتێب و شتەکانمانە ئێمە کتێب نانووسین مەسەلەن بڵێن ئالان تۆرینە ساڵی 50 وای وت سەباسی کێوە شەکەین کە سەرەتە مێژووی زیرەکی دەستکرد لەوەیە نا ئێمە ئەڵێن تۆ تابلۆی دروستەکەی بە AI لە کتێبەکەمانە باسەکەین یا لە ڤیددیۆیەکی فێرکاری یوتیوبە ئەبێ ئێمە باسی ئەوەکەین ڕوونی کەینەوە سایتەکە ئەکەینەوە بەرنامەکە ئەکەینەوە یا ئامرازەکە ئەچینە سەر ئەوێ هەنگاوی دومینە ئەوێ هەنگاوی سیەم تا ئەنجامەکە دەرەچێت بە وێن و بە ڤیددیۆ خۆی بیرۆکێکی زۆر باشە پراکتیکی بێ زۆر نیشتی تیۆریمان نییە مەگەر تیۆری زین چۆنە بعضێ جارە هات چۆنەڵی خوێندنگە هەبووە قوتابخانە بۆ مەسەلەن توانە سیمینارێکمان بۆ بکە چۆن مامۆستا سوود لە گەنجینی ئینتەرنێت وەربگرێ تۆ هۆڵی نەبووە قوتابخانەکە خوێندنگەکە مەجبوری بوو سیمینارێکیان بۆ بکەیت بەڵام لەوێش هەرڵمان ناوە داتاش و یەک لاپتۆپێکی پێوەکەین هەر شتێکمانە عملی هەر بابەتەکەەوە هەڵئەگرێت کە ینی ئەبێ پراکتیک بێت و لەناو مۆزوعەکەبی زۆر ڕاستەزانم ئەندامەکانتان چەند ئەندامتان هەیە ڕەگەزی بڵێ ئێمە هەیە هەر ڕەگەزی کورتان هەیە بزانم نا ئێمە یاسایەک هەیە لە دنیا بەپی ئەو پێوەرە لە سا 16 بەکارهێنەرانی باشە گرافیک دیزاین و زیرەکی دەستکرد کچن لە سا 23 کوڕ باشە بۆچی گەڕێنیتەوە زیاتر کچان بێ ئەمە حقیقەتێک ئەمە فاکتە ینی ئەمە قسەیەک نییە منینیکەم لەبەر ئەوەی ئافرەت هەستی هوەری زیاترە هەستی بۆ ڕنگ زۆرترە وردترە و زوو با بڵێن وەکو پرۆسێسەرەکەی مێشکی زوو کێشەکان چارەسەرەکە ئەمە شتێکی بایۆلۆجیە من دام نەناوە لە پێکهاتەی مرۆڤ ئەمە هەیە کە خۆی گەورە مرۆڤی دروستکردووە لە دنیاە من هەموو ساڵی ئامارەکانم لایە باشە لە بینی 65 و هەفتایە هەموو ساڵی زۆر جار لە 67 ئەوەسێتەوە باشە ئەمە وای کردووە زۆرترین هەلی کار بوان بێ بۆ چونکە ئەوان تۆنی ڕەنگەکان جوانترە بینن ئەگەر وێنەکانێ دی بێت کچە نوێنەیەکەیە لە گرافیک دیزاینە کچێک لەم دیوە کوڕێک لەم دیوە کوڕەکە چەند تۆنێکی ڕەنگەکانە بینێ ڕەنگە سەرێکەکانە بینێ ئەو کوڕە کە سەیر ڕەنگەکانەکە بەس ڕەنگە سەرێکەکانە بینێ کچەکە ڕەنگە سەرەکان و تۆنی ڕەنگە سەرەکانە بینێ لەبەرەوە مە دیاتەیەکی جیانی ئەمە بابەتێکی بایۆلۆجیە لەبەرەوە ئێمە جیاوازیشمان نەکردووە ئێمە ینی فەرقەکە لای ئێمە زین چییە چێ زیرەکە چێ ئەتوانێت خزمەتکە ئێمە ئەو وەرەگرین ئیتر گرنگ نییە کچەیە کوڕە گرنگ نییە جاری وا هەیە لەوانەیە ئێمە شخصێک کەسێک هاتووە لای ئێمە و توێتی کە من ئەبم بە ئەندام سێرمان کردووە مەسەلەن بۆ نمونە ئەم کەسە شتێکی بەرەیەکی سەیری تایە مەسەلەن فکرەی هەیە توێتی من بەرنامەکە نازانم
فێرم کە یارمەتیمە بەس ئەمە فکرەکانی بڕواکە فکرەکانە یا عەرە بەڵێ فکرەی جەهەنەمی شتێکی وایە نازانم گەر بیست پێتان فکرەکانی زۆر ئیسفادەمان لێ کردووە بۆ نمونەیەکێ لەوانە بەڕێزێک کوڕێکی هاوڕێمان کە گەنجێک بوو فکرەیەکی یانە وتی ئەو بۆ لە لادێکانە ئیش ناکەن وتم چۆن وتی پۆستەر چاپکەن بڕواکە بەگوێمان کرد چوینە شەڤەری شارڕاژێر چوینە مەنطقەی سیوەیل چوینە مەنطقەی لای گەرمیان لەو دیانەیە پۆستەرمان بڵاو کردەوە پۆستەرەکە شەرحی ڕافەی هەموو ماوسوکی بۆرد ئەمەمان کرد خەڵک زۆر ئیسفادەی لێ کرد مناڵ گەنج چوونە مەکتەبەکانی دیەکان بەرەوە ئەزانی چی ئەوروپیەکان قسەیەکیانێ ئەڵێ ڕای تاک گرنگە لەو ئەوان بۆیە پێشکەوتون ئەوروپیەکان گوێ لە یەک مناڵەگرن بەتەئکید وایە بزانم کاک سەرکەوت لە ئێستاە باسی ئەوت کرد پێش پرۆگرام باسی کەمێک قسەمان کە لەسەر بابەتە کە باسی ئەوت کرد وتت پێویستە ئەم بابەتە تازەیە ئەم تەکنەلۆژیا تازەیەکێتە ناومانەوە باسی ئەوت کرد کە پێویستە هەموو شتێک لە دنیاە وایە کە بە ساڕێک بخرێ بەڵام تا ئێستا بۆ نمونە تەکنۆلۆژیا و ئای و ئەمانە زۆر بە یاساڕێک نەخراوە وتت لە ساڵی 2026 یاسایەک هەیە و ئەکرێتە بواری جێبەجێکردنەوە یاساکەی بەڵێ باسێکی ئەوەم بۆ بکەی پێم خۆشە لە ساڵی پار بوو مانگی 6 بەڵێ 13 بوو یەکێتی ئەوروپا یاسایەکی دەرکرد بۆ بەکارهێنانی زیرەکی دەستکرد ینی ئەبێت بەم جۆرە مافی داهێنەر و بەکارهێن پارێزراو بێ باشە باسی ئەخلاقیاتی ئیشەکەی کردیانی ئەم پیشەیە کە تۆ کەسێکی شارەزایی ئای نامێ مافی خەڵک خۆی مەسەرەن تۆ بچی گۆرانیەک بێنی حەسەن زیرەن ئەمە شتیوا لە دنیا قەدەغەیە تۆی بێ یاری بە مەشاعری گۆرانی بێشێکی گەورەی گەلەکەمان بکەی بە ڤیددیوەیەکی هەزەری بێ دەنگی خۆتی خستە سەر و ڕسمی حەسەن زیرەن ئەمانە هەمووی سزای لەسەرە لەو یاسایە باسی مافەکەت گێڕانەوەی ماف و چۆنیەتی دروست بەکارهێنانی زیرەکی دەستکرد و پێشێل نەکردنی حەق و حقوقی خەڵک چۆن یاساکە من خوێندومەوە بۆ نمونە تۆ کەسێکی دیزانەری کەسێکی دیزانەریت دیزاین بە ئایەکیت باشە لەو محیطەی خۆتە بۆ نییە زانیاری و شتی خەڵک بەی لە ناو ئایە بیکەی بە مڵکی خۆت مەسەرەن بۆ تابلۆیەکی منەبەیتۆ ترشوخی پێوەکەی بە ئای بی بۆ ئەوە نابێت ئەبێت تۆ کەرەسەی خۆت بێت ئای بۆ چاکایە بە ئای بڵێ بۆ دروستکە کەواتە ناکرێ مەسەرەن ئێمە بین کەرەس بەرهەمی خەڵک بێنین دەستکاریکەین بە ئای بڵێنی خۆمانە ئەمە یەکێ لە یاساکان خوێنمەوەیە یاساکە زۆر توونوتۆڵە یعنی هەموو وڵاتە ئەوروپیەکان شارەزەکانی ئای داناوە بەڵام یاساکە لەبەر ئەوەی زەمینەی جێبەجێکردنی ناتوە ڕۆژی 2/8/2026 جێبەجێکرێت جا لە بەرمەبدای ئەوە ئێمەش بەنیازین کۆنفرانسێکی گەورە بکەین بۆ دانانی یاسای بۆ بەکارهێنان و دروست بەکارهێنانی زیرەکی دەستکرد تا مافی داهێنەران و خاوەن پیشەکان نەفۆتێ یعنی ناکرێ من بەرنامەیەکی بێژەری دەستکرد دروستکەم بچم بێژەرە کوردەکانی تیاکەم و بیفرۆشم یعنی ئەمە ناکرێت ئەبێ کەسێکی خەیاڵی دانێن ڤێرچوەڵی ینی مەجازی زیرەکی دەستکرد تۆ ئازادی چیەکەی بەڵام ناکرێ ئێمە بین فیلمی گۆرانەکەی تایتانیک بێنین ڕسمی شوکوڕێکی پێوەکەین سەما بکەن دوایی بڵین وڵا ئەمە ئەو باش ئەو کەشتێکە تایتانیکە ئەو لە قەینا کارەساتەکە ڕوێ ئەی باشە ئەی ئەو فلیمە ئەی ئەو لەوانەیە ئەو هۆلۆت شکاتی لێ بکات لەبەرەوە ئەگەر تۆ یاسایەک دانی ئەبێ زۆر ورداینەی بناغەکەشی چی بێ پاراستنی مافی داهێنەرەکان زۆر باشە بزانم وەکو ئەکادیمیەکەتان دوا پرسیارم ئەوەیە کاک سەرکەوت بزانم پرۆژەی نوێتان چییە بۆ ئەم ساڵ باسی ئەوە کرد کە پرۆژێکتان هەیە پێشانگایەکەن بە تەمان لە بەرنامەتانە پێم خۆشە باسێکی ئەوە بکەی
پرۆژەمان زۆرە بەڵام ئەوە پرۆژەیەکە لەم ناوچەکە نەکراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نەکراوە با ئێمەی کورد بێ بە موڵکی ئێمە ئەوە پێشانگایەکەکەینەوە بە ناوی پێشانگای تابلۆنمای زیرەکی دەستکرد 50 بۆ 100 تابلۆ کە بە AI تابلۆکان کراون ناوی لەسەر تابلۆکە ناوی دیزاینەری تابلۆکە باشە خوڵقێنەری تابلۆکە دانین و ئەو تعریفەی پێی دروستکووە بێ داینین ئەمە ئەمانەتە مەسەن تۆ تابلۆی کە دروست کردووە نووسیوتە دوو گەنج لە شاخێکن ئەسپێکیان پێە خەیاڵەکەن کە چۆن جیان بگۆڕ ئەمە تۆ فکری تۆیە فکرەکە ئای بۆی کردی بە تابلۆ ئەمە دانی لە ناو تابلۆکە بۆ چونکە بۆی خەڵک بزانێت کە ئەم تابلوێ بۆ تعریفە کراوە نەک بە پەڕەموچ لەبەرەوە ماف ئەبێ پارێزراوێت پرۆژێکی تریشمانەیە و کوتم کۆنفرانسێک بۆ زیرەکی دەستکرد دەکەین باشە ئەو بە گشتی وە کۆنفرانسێکیش بۆ دانانی یاسایەک بۆ پەرلەمان چونکە بەڕاستی پەرلەمانی تازە یعنی ناکرێت تۆ پەرلەمانێک دابنیشێ هەر لەسەر شتە کۆنەکان با دوشتی تازایە نەبوانیش گرنگ بە یاسایی میدیای ئەلکترۆنی چەند جار ئێمە سیمینارشتمان لەسەرەوە کردووە گرنگە یعنی میدیای ئەلکترۆنی لە کورسانە بۆ باشێک لە ئێمە یاسایەکی تۆکمەی نییە هەر ئەوەی کە هەیە پاکێجە ینی نەبووە بە یاسا لە پەرلەمان ئێستا یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیمان هەیە 2005 بۆ 8 بدانرا ئەیکوا یاسای زیرەکی دەستکرد بەکارێن ئەیکوا یاسای میدیای ئەلکترۆنی ئێمە ڕێکخراوەکەمان ئایتیا ئەوەی میدیایش ئەتوانین ئیشی بۆکەین کردوشمان لە ڕاپردووە شتمان ناوە بە پەرلەمانیش بابزانین بەڵێ دەستان خۆش بێ ئێمە خزمەتەکەین و بەردەوامە بین هیچ شتێک ناتوانێت بمان وەسێنە چونکە ئامانجی سەرەکیمانەوە گوتم خزمەتی ئەم شتیمانە جوانێ دەستان خۆش بێ و ماندوو نەبن و نمونەتان زۆر بێ کاکسەرکەوت زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کاکسەرکەوت پێنجێنی کە بەڕێزیان شارەزان لە بواری تەکنەلۆژیای سەردەم ئەمڕۆ لای ئێمە میوان بۆ قسە و باسێکی زۆرمان کرد لەسەر تەکنەلۆژیا و لەسەر IT و لەسەر گرافیک دیزاین زۆر بابەتی دیکە هیوادارم بینەری پرۆگرامەکە بن تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت